سڵاتان لێمە خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانابم تەوەریەم جارەی بەرنامەکەمان باز لەوەکەین ئێستا خەڵک تا چەند ئومێدی بە وەفدانە هەیە بۆ لە پێشووتر لە کاتی هاتنە دەرەوە لە کۆبوونەوەکان دەیان و نەتیجەی کۆبوونەوەکان باش بوو بەڵام لەگەڵەوەیشا قەیرانی لێکەوتەوە و ڕێگنەکەوتن و ئاڵۆزی لێکەوتەوە چارەسەری وەزی هەرێمی کوردستان بەچی ئەکرێت کە خۆی بپارێزێ لەو ئاڵۆزیانی کە لە چواردەوری هەرێمی کوردستان هەیە کە ئەمنێتی پارێزێ و بەشە بجە و بژێوی خەڵکیش لە بودجەی 2020 دابین بکات ئەمان و چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین لە ناحەی زەڕایانەوە ئێوەش لەگەڵمانە بن سیقیان بە یەکتر نەماوە سیقەی میلەتشیان لە لادوەڕاوە دڵی خەڵک خۆشکە لای من وایە و باوەڕی من ئەگەر لە ڕێکەوتنەوە و ڕێکەوتن زۆر ئاسان چاوەڕێی شتێکی باشیان لێ ناکە یاشی نەزانەوە خۆی گێڕێ کەسێکی پیان نەماوە میلەت شارە مێلورەیە کە ئازڵکە کۆبوونەوەی زەحمەت لە سانەوە پێنجان ڕاز ناکەن لەگەڵ ئەم خەڵکان پێنج ڕاز ئەکا ئەویشیان شاردەسم ناڵ دەکەن حیج ڕازیان لێ ئەمان 30 ساڵە حیجان بۆ خەڵک گردووە دایسە بیکەن بە کۆبوونوێ بەخوا حیج ناکەن چەند سیقەت بە ئەو وەفدانەی هەرێمی کوردستان هەیە کە چێتە بەغدا بۆ دانوستان لەسەر بودجەی 2020 چۆن ئەیبینیتەوە؟ وەڵای من خۆم وەکو گەنجەیە کە تەمەنم 25 ساڵە هیچ خۆشیێکم لەم حکومەتە نەدیوە تا چاوەڕێی مەعاش و چاوەڕێی دانوستان و چاوەڕێی بوجە باشکردنی میلەتی لێ بکەین ئومێدی پێیان نییە نەوەڵای هیچ ئومێدێکم بە میلەتە و کاوراوتی بەم حکومەتە نییە دانوستان بکرێت و بەڕازگویانە بکرێت لەگەڵ هاوڵاتیە بکرێ باشترە یعنی ئەوەی کەوتراوە پێشتر وەکو ئێستا نەبێ ئێستا شتەکان بەڕاستی بوترێ بە خەڵک بکرێت و بکرێ بۆ خەڵک باشە وڵای ئەمان غەدر لە بەغاکەن چۆن ینی بەغا ئەمان نەوتی خۆیان نەفرۆشن چۆن نەوێ پارە بکەن لە بەغا وایە خۆی فرۆشێت بۆ بڕوا بۆیە ئەگەر لە ڕێکەوتنەوە ڕێکەوتن زۆر ئاسانە نەوتەکە تەسلیمی مەعایدی بەغای نەوتەکە تەسلیمی بەغاکەن و خۆک مشکلی نان ئەم ساڵی ڕابردووە نەوتیش تەسلیم نەکرا و موچەکەش هات چی تێ ئەوە لە پیاوەتی خۆیان نردیان ئەوان ئینسان و لە ئینسانیەتی خۆیان نردیان ئەنیە بۆیە هەر نێن نردای وایە حکوومەتی هەرێم غەدری کردو خۆشە من پێم ناخۆشە نردیان ئەوە نێن نردای ئەی تۆ ئێمە حیسەی خۆمان نەفرۆشین حیسەی خۆمان نەفرۆشین بە تورکیا بە شوێنەکانی تر پێم خۆش نییە بەغات پارە مێرە بۆیرا هەتاکو نەوتەکەی ڕادەست نەکە ئەوەی من بۆ چوونی من ئەم شتە نەدەسڵاتی باغیان نەدەسایم هەرێم ئەی کێ وڵا ئیتر ئەویان دانم وە تۆ چون بڵێ بۆ لەبەر ئەوەی ئەم تایبەتی کوردستانی خۆمان ئەم چینەی خۆمان بەڕاستیان ئەوە 25 ساڵ 20 ساڵە ئەم داواکاری خەڵکیان بەرکوویەکەوی ئەمان ژۆن بۆ بەغا معقولە ئینسانی هەرێمی کوردستان وەکو هەوڵکو هاوڵاتی عراقی ئەی باشە بۆ مەعاشی بەغا ئەدرێ بۆ کوردستان نادرێ وایەوان ئەمە هۆکیچی من زۆر پێم خۆشە کە بەغدا و هەرێمی کوردستان ڕێ بکەون بەس ئایا ڕێەکەون شتی وایە بەڵێن ئەدەن بەس ڕێ ناکەون تر نازانم خەتای کامیان وەکو هاوڵاتێک گومێدت هەیە بتوانن ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستانە بەدەستبێنێ وەفدەکانی هەرێم بۆچوونی من نییەم لەو قەنەعەتە تا 20 ساڵی تریش ڕێ بکەوە نییەم لەو قەنەعەتە لەبەرەوە هیچ کامیان ڕاز ناکە کاک جەمال جەناب تا چەند پێشبینیەکەی کە وەفدی دانوستەکانی هەرێم بتوانێت بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بەغا وەربگرێت لە کاتی کۆبوونەوەکان وڵا زۆر گەشتبینم بەوەی کە ئەوان سەردانی بەغایان کوردی بتوان لەگەڵ بەغا ڕێکەوتنی بکەن بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆمان لە بەغا پێشتر ئەزمونێکیان دیاری هەبوو ئێستا ئەو ئەزمونە کاڵ بووەتەوە وەکو ئەو وەفدانەی کە هاتوچۆی بەغایان کردووە لە ڕووی ئەدای قسەکردن و لە ڕووی بڵێن چی لە ڕووی ئەو وەفدەی کە سیقە پێکراو نین ئێستا چاوەڕێی ئەوەیەکەین ئەم ئومێدی ئومێدمان لە 2020 ئەوەیە کە بتوانین وەفدەکە ئومێدێکی هەبێ بۆ کوردستانمان سفر ئەقڵم هیچ ناپڕ وڵای لە بەرەوەی مێژوو شایەتێت ئومێدت نییە ئەمان بتوانەوە نا ئەی چی بکەن ئێستا خەڵک جارێکی تر ینی ئەوە ئومێدی ئەوە نەبێ هیچ ئومێدێکی تری نییە دڵی خەڵک خۆشکە لای من وایەوە باوەڕی من لە پێشووتر 8 ساڵە تقریبن ڕۆژ لە دوای ڕۆژ شتەکان خراپترە زەمانێکی کەم زەمانێکی کورت تۆزێک باش پێم وایە کاتە پارەی لای کورد نەبوو وەختێک پارە لای کووردە ئەوەیە کە ئەیبینێت تا ئێستا هیچ شتێکی باشیان نەبوو چاوەڕێی شتێکی باشیان لێ ناکە
ئومێد پێیان نییە هیچ ئومێدەکەم پێیان ئەو کار چییە ناومێدی بە شێوازێک لەنەوە خەڵکا بڵاوە کە هیچ ئومێدی بە گەورەکانی خۆی نییە وەڵی تا ئێستا ئیشێکی باشیان نەکردووە هەتا ئێستا هیچ هەوڵێکی باشیان نەداوە بجد من بەنیسبەت خۆمەوە هەتا ئێستا پشتم بە دیناری مەعاش نەبەستەوە سیقەش بم بوجەوەی ناکەم بۆچی سیقۆپیان لەبەر ئەوەی ئەوە نەوترا پیان بێتاقەت کرد میلەتەکەمی بێتاقەتە ئەوە نەدروی لەگەڵاکرەوە ئێمە خۆمان پێمان ناڵێن درۆزان وامان لاتوە درۆزانین درۆ دروست دەکەین یەکتریە خەڵەتێنی ژیان بۆ تەمای خەڵەتانن وڵی قێرانەکە ئەمە ئینشەڵا بەرەو باشی ڕاپەش بخوا هەستەکەم ئەم جارە لە 2020 وەزەوە خۆی پێ بوو پێتوایە باشترێ چۆنە ئومێدت لانی لە چی خۆ دیارە بیان گەشتبینی ئینشاءڵڵا تا ئێستا وەفدێرم چی سەوز کردو تا ئیسا ئەم جارە شەمتر بچێت و سەوزی کاتەوە یعنی هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ بەڵکو لەوچی خراوتریشی کە لە جاری جاران خراپتر بێتەوە باشە بۆ وەفدێک نانێردێک کە ئەوەندە کەسی بە سەلیقە و ینی سیاسەتمەداری تیاابێت کە بتوان ئەو بەشە بجێدا بێن هیچی تیان ئیسا وەفدەکان هەر هەمان سەرچاوەکانی پێشوون هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ ینی ئیسا ئەوە هیچیان پێنی ئەچنەوی و تەکلیف و تەکلیفکاریەکەن و تا ئەو بوج بەشە بوجەیە کە لەوە چێت لە جاری جارانیش کەمتر بێ بینێرنەوە هەرێمی کوردستان وەڵام من ئومێد دەکەم بیبڕن ئینشاءڵڵا حەزیشەکەم لەگەڵ بەغار ڕێکەوە بەڵکو خەڵم قەرانە نەجەتیت بێ پێت وایە بەڕێکەوتن چارەسەرەکە باشترە لەوەی کە هەرێمی کوردستان خۆی نەوت بفرۆشێ هەر بەڕێکەوتن باشترە گەرکرێ بەڕێکەوتن باشترە وڵی ئەگەر هەروەکو جاران وای هیچ ئومێدێکی نییە و ئەگەر حکوومەتی عێراقی شاوەکاریان کە ئەوە لەوە چێ جێ ئومێد تۆکو خۆت ئومێدی پێیان هەیە وڵی نەبەخواوە نە وادیان داوە هیناکە کەس ئومێدی پیان نەما بۆچی خەڵک ئومێدی بە بەرپرسەکان لەسەر تەلەڤیزیۆن و بەیانی شتەکەوانی وا دەدەن بە خەڵکەکە و ئیشەکەشیان ناکرد تا چەند ئومێدت بە وەفدەکانی هەرێمی کوردستانەیە کە بەشە بوجێ هەرێمی کوردستان لە بەغدا داوە بکەن وەڵا هیچ ئومێدێکم پێی نییە بۆچی درۆگەن 30 ساڵە ئەمان وعد بە خەڵکە دەن و ئەڵێن ئەوەگەین و ئەمەگە هیچیان نەکردێ باس بۆ گیرفانی خۆیان و بۆ کوڕەکانی خۆیان و هەر بۆ گیرفانی خۆیان پێشووتر لەبەرەوەی وەکو هاوڵاتیان ئەڵێن لایەنەکان یان بەرپرسەکان ڕازگۆ نەبوون لەوەی کە لە ناو کۆبوونەوەکان چ نەتیجەیەکی هەیە لەبەردەم کامێرەکان دەیانوت نەتیجەی کۆبوونەوەکان باش بوو بەڵام کە نەتیجەکەمان بینی ئالۆزی و ڕێک نەکەوتنی بەغدا و هەرێمی کوردستانی لێکەوتەوە بۆیە ئێستا هاوڵاتیان ئومێدیان زۆر بە ئەو وەفدانە نییە بەڵام ئاواتە خوازن کە ئەمجارە بتوان بە فیعلی ئەو بەشە بجەی کە هەرێمی کوردستان پێویستێتی ئەوە لە بەغدا بپشتڕن و بژێوی خەڵک دابین بکرێت ئێمە بەردەوامە بین لەگەڵتان بەڵام دوای ئەم نابڕە و دوایە گەڕێنەوە لاتان ئەگەڕێنەوە لاتان لە دوای ناوبڕەکە ئەپرسین لە هاوڵاتیان تا چەند ئومێددان بە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان هەیە کە لە بەغدا بتوانێت بەشە بجێ هەرێمی کوردستان دابین بکات بۆچی لە وەفدەکانی پێشوو لە بەردەم کامێراکان دایانوت ئێمە نەتیجەی کۆبوونەوەکانمان باش بوو بەڵام لەگەڵەوەشە ئالۆزی لەکەوتەوە هەرێمی کوردستان چۆن خۆی پارێزێت لە ئاگری بۆ پریشکی ئەو ئالۆزیانی کە لە چواردەوری هەرێمی کوردستان هەیە و بتوانێت بەشە بجێ هەرێمی کوردستانیش دابین بکات ئەمانە لە چەند پرسیارێکی تر لە هاوڵاتیان نەکەین ئێوەش لەگەڵمانە پێشتر بینیمانە زۆر جار لە تەلەڤیزیۆنیان و ئەنجامی کۆبوونەوەکانمان باش بوو بەڵام سیرمان کرد 3-4 موچەیش پاشکەوت بوو کە لەم حکوومەتە تازایە پێشووتری چەند موچەیەکی زۆر بە هاوڵاتی نەدراوە چۆن خەڵک ئومێدی بۆ گەڕێتەوە بەڕایت وڵای من خۆم بەکو گەنج هیچ ئومێدیەکەم بە حکوومەت نییە ئەو داهاتە ئەو نەوتە لەم شارە هەیە لەم وڵاتە هەیە درۆی نەبێ ئەتوانێ وڵاتانی ترش بەڕێوە با نەک هەرێمی کوردستان لێ دێت وڵایەتت بە تەنکەر بۆ خۆیان بۆ کوڕەمەسوول و بۆ بەرپرسان و دەوڵەمەرانی خۆیان بەکاری تێن و کوڕی فەقیرش لەولاوە دەست خاتە سەر دڵی وتەوە وەڵا ئەگەر بکرێ باشترە دانوستان هەبێ باشترە ئێتر ئومێد لای بەرپرسەکانە خۆ ئێمە دەسەڵاتمان چیە لەگەڵەوان بەڵام بەرپرسەکان ئەوانن کە ئێمە هەڵمان بژاردون ئەوان کە کوردمان بە گەورەی خۆمان تۆ وەکو هاوڵاتی وەکو دەنگدەرێک کە دەنگ داوە بە
با بڵین لایەنێکی دیاریکرا هەر کەسێکەیە ومێدت هەیە بتوانن ئەم کێشانە بۆ چارەسەر بکەن وەکو هاوڵاتی وڵی شەڵا چاکە بێ ئێتر ئێمە هەر ئەوانەی کە هەڵمان بژاردون ومێدەوارم بتوانن لەو بەرپرسیارەتی خۆیان ڕانەکەن بتوانن ئەو ئیشانە بکەن کە بە بەڵێنیان بە خەڵکەکە داوە لە کۆبوونەوەکانی پێشەوە هەمیشە ئەوەی کە خەیرانی دارایش دروست بوو کات هاتنە دەرەوە لە بەردەم ڕۆژنامەوانەکانیان وت نەتیجەی کۆبوونەوەکان باش بوو بەڵام قەیرانیش دروست بوو هەرچی کۆبوونیان هەیە کۆبوونێ بووە بڵێ نەتیجەی خراپ هەڵێن باش لەگەڵەوەشان موچە و قەیرانیشی لێکەوتەوە هەر ئەڵێن کۆبوونەکان هەر ئەڵێن نەتیجەی باشە هیچ باشیەکش نییە هیچ کۆبوونەش نییە دانیشەندەم بەتەقە و شکاتی خۆیانەکەن و بۆ ئەوان باش برە جوانەکەم نەتیجەی کۆبوونەکان خەڵک بڵێ چی ئەم هەموو دەسڵاتدارە ئێمە ئەچنە بەغا گەنم 2014 پارەی نەدراوە ئەم چ ویژدان و زەمێری قوبوڵەکە ئەی ئەگەر ئەمان حەشاب بکەن لە بەغاوە بێنەوە دەسڵاتیان هەیە بەرگری ئەمە خەتای بەغدایە خەتای هەرێم من بۆچوونی خۆم و ئەزامە دەستی دەرەکی چون بڵێ بۆ بڵێ بۆ ئەگەر دەستی دەرەکی نییە ئایا ئەم کوردستانی عێراق کەس 4 محافەزەیە لەگەڵ عێراق بۆ یەک ناکری لەبەرچی ئەوان بۆ بە زۆر بوون منە فڵان قەرارێک دەگەڵی ئەبێ بکەن ئەی ئایا بۆ زەخت ناکەن بڵێن هەرێمی کوردستانی داماوە ئەنفال کرا دەربەدەر کرا ماڵی ڕووخا خانی ڕووخا ئایا بۆ دەسڵاتدارانی عێراق گوێ لەم هەرێمی کوردستانە ناگرن من یەک پرسیار بۆ حکوومەتی عێراق و بۆ حکوومەتی کوردستان تو خوا عیب نییە لە ناو نەوتا غەرق بوویت خەڵگاوە بژیە ها بە بژی و نەمری بژی هەر خۆیان ئەو پرسیارە بۆ خۆیان ئیسە مەلا بێرە مامەسا بێرە دکتۆر بێرە شادەی خۆیان باس ئەکەن عیب نییە ئەو خەڵگەوا بژی ئەی تۆ مەلای با بەرنامە پێوێ مامەسای با بەرنامە پێوێ دکتۆری با بەرنامە پێوێ ها ئێمە نەوت لە هەموو عالەمە ناماستیە وڵاتی نیام چارە وڵاتین بۆ دەوڵەمەنی دەی سەری خەڵەکەی بزان چۆن ئەژی پێت وایە وەزەی خەڵک لە ناڕەحەتی ئێستا هەر زۆریش بەعزێکی هەیە ڕاستەکەی بۆ بەرژەوەندی خۆیان ئیش ئەکەن واتەکی مەسوول و بەرپرس و ڕەحمەتی خواولێ زۆرینەی لە سا 75 بەدەست ئەم حکوومەتەوە ئەناڵێن نەک حکوومەتی کوردستان نی عێراقیش تۆ سەری وەس عێراقی خۆپشاندانە لەوێش خۆپشاندانە و لێرەش خۆپشاندان حاکە لێراش کریە جاران ئەو چێ هەردوو لە زۆرین نەبوون لەسەرەوەی کە ڕێکوتنێک بکرێ وەڵام ئێستا زۆرفەکە بە جۆرێکی گۆڕانکاریاتەوە بەسەر هەردوو لایەن گەشتون بۆ قەناعەتی کە عەرەبی ڕێ بکەن بە یەکۆ لەبەرەوە زۆرفەکە بە جۆرێکی تر ڕەنگە شکێتەوە ئەگەر ئەمان ڕێنەکەون بە یەکۆ پێت وایە ئەگەر بێت و ڕێنەکەون کێشەی تر دروستە بێ لە نێوانیان زۆرفی عێراق بەرەو لە لێترازانەوانە ئەچێت بڕەنگە ئەگەر ڕێنەکەونە خراپ ڕوودات بە بۆنێ مۆسعی باقاوە ئیشەڵا ئەمەلێکی هەبێ بە کوردستانی خۆمان ئیشەڵا لە پێشووتر بینیمانەکە زۆر جارکە کۆبوونەوەکانی شتەوە بووە هاتوونەتە دەرەوە لە بەردەم کامێرەکان توانە نەتیجەی کۆبوونەوە باش بوو بەڵام لەگەڵەوەی شاقەیران و بڕینی بووجە و موچەی خەڵکی لێکەوتەوە باشەکردن و وتن خۆ دووشتی جیاواز باشەوی شەڵێ باش بۆ کاتە دەردوای کۆبوونەکە کۆبوونەیەکی ترە ئیتر ئەمە یاساکەیانە وایە بەوامیشوانە زانی بینیمان شتەکە ئێستا لە پێشووترا بینیمان کە چوونە کۆبوونەوە دوای کۆبوونەوەیان و نەتیجەکە باش بوو بەڵام لەگەڵەوەشا هەر کێشە دروست بوو قەیران دروست بوو خەڵک ڕێژێکی زۆر خەڵک ینی تووشی کێشە و قەیرانێکی زۆر هات چۆن ئەم وەفدانە کارێک بکەن کە متمانە و سیقەیە بگەڕێنەوە بەلای خەڵک کە ئومێدیان بە قسەکانیان هەبێت وڵی ئەو وەفدانە ئەبێ ڕازگۆ بن لەگەڵ میلەتەکەیانە بێ داواکاری میلەتەکانیان جێبەجێ بکەن ئەو کاتە خەڵکیش متمانەیان پێیەک بۆ واقعیت ناڵە واقعیت بڵن کە خەڵک لێیان دڵ متمەین بێ من کەسێ بووم لەم شارەیە یەکە نەفەر بووم کە تەختەبەسیمە کرد کام ئیشەی گەورە و پرۆژەی گەورە بۆم کرد ئێستا هاتمە سەر تەزبیح فرۆشتن هاتمە سەر سفر هاتمە سەر مەزا بە تەزبیح هەدوان لە ڕۆژێکا قەناعەتەکەم کە ڕۆژی بە 500,000 ناوت پارە لەبەرەوەی کەسمان ڕاز ناکەین من کە خۆم چل کرێکارم هەبوو لە ڕۆژێکا ئێستاکە خۆم دانیشتوم دەنکە تەزبیح پێوە پێشووتر بینومانە وەفدەکان کە چوونە بەغدا دانوستان کاریانەکرد ئەین دانوستانیان نەکرد کاتنە دەرەوەیان نەتیجەکە باش بوو بەڵام لەگەڵ شاق قەیرانی لێکەوتەوە بە پاشەکەوتی موچەی لێکەوتەوە بۆ بەڕاستی بە خەڵک ناڵێن ئەو شتێک کە ڕوویداوە پێیان بڵێن ڕاستە بۆ خۆیان باشە بەڵام بۆ خەڵکی هەژار باش نیە ینی بەشە بووجە بۆ خەڵکی هەژارە بەڵام ئەوەی کە بەشی خۆیانی تیابێ هەر بۆ خۆیان باشەوە ئومێدە پێیان نیە ڕاستەکەن بۆ خۆیان باشە نەوەڵا هیچ ئومێدەگەن پێیان نیە کەسیش ئومێدی پێیان نیە چونکە ئەمان تا ئێستا ڕاستیان نەکردووە
حاچی قسەیان کردو دروی و بۆ خەڵکیان کردو بۆ خەڵکی ئەژاریان نەکردو جا ئەوان درۆیان لەگەڵاکردن ئەوان وادیان پێدان دوای درۆیان لەگەڵاکردن ئەنا باوەڕ ناکەم ئەمانیش خۆ باهینی خۆیان وایان کردی بێت ئینشەڵا ومێ دەکەم جارە باشی ڕێ بکەون و شتی باشی لێ بکەوێتەوە بۆ خەڵک من هەچەند هیچ شتێکم نییە لە هیچ شوێنێک بەڵام بەشکمە خۆی بۆ خەڵک چاک بێ بەڵا ڕازگۆنی و هیچ شێوەیە ڕازگۆنین و کەس سیقەی پیان نەماوە ئەینەوەڵا سیقیان نەماوە بۆ لە دوای کۆبوونەوەکان ئەڵێن نەتیجەی کۆبوونەوەکان باش بوو بەڵام لەگەڵەوەیشا دوای سێرەکەن خەیرانی لێکەوتەوە بۆ لەگەڵ خەڵکا ڕاز ناکە هیچ شتێکی باشیان نەگرێت درۆگە نەتیجە و مەتیجە هەمووی درۆی خۆیان ڕێگەون لە ژێرۆکەنە گیرفانی خۆیان و هیچ بۆ خەڵک نییە ئەوە تا خەڵک هەمووی برسیە خەڵک بازار کزە هیچ ئیشی نییە بەڵام ئەوانە گەورەی خەڵکن ینی خەڵک دەنگی پێداون هەڵی بژاردون بۆ پاداشتی خەڵکەکە نادەنەوە ئەمانە گەورەی ئێمەی ئەمانە بڕێ مافیان خەڵکە چەوسێنەوە ئەم وەزای کە تۆ باست ئەم هەموو گەندەڵێ ئەم هەموو با بڵین مەسوولانە کە بڕێکی زۆریان بۆ بەرژەوەندی خۆیان بکە بەچی چارەسەرەوی وڵای بۆ چارەسەر بە لە ناوی خۆیان دانوستان هەرچەند خۆشیان باوەڕێن بە خۆیان نییە خۆیان لەگە خۆیانە ڕێناکەون ڕێەکەون لە ژێرەوە ڕێەکەون و لەبانەوە ئەم بەلایەترۆ خەریکە ئەو لەلایەترۆ خەریکە سیقیان بە یەکتر نەماوە سیقیان بە یەکتر نەماوە سیقەی میلەتشیان لە لا دووەڕاوە میلەتش سیقیان پێ ناکات بەس لە کاتی دەنگدان و لە کاتی هەڵبژاردنەکانە ماڵ و دەرگا بە دەرگا ئەگەڕێن و کارتی پێنجی داغڵەکەن بۆ خەڵکو و جلوبەرگی بۆکەن و قاتی بۆکەن و سێتی یاری سەری ئەمۆزە چۆنەکرێ بەڕای تۆ چ شتێکگەبێتەوەی چارەسەر وڵی چارەسەر لە ناوی خۆیان ئەوان ڕێنەکەون چارەسەری هەر نییە ناکرێت وڵی چارەسەر دەیت خۆ لای ئێمە نییە چارەسەر لای ئەوان نەتوانن چارەسەرەکەی بکەن پێشنیار ئەوەیە بە ڕازگویانە بڕۆن چیان هەیە ئەوان داوای چیەکەن و هاوڵاتی داوای چیەکە و بەغات چیەکە دانوستانەکان بە ڕێکوپێکی بکرێت و بۆی هاوڵاتی سوودمەند بێت لە شتانێکیان پێت وایە ڕاستگۆ بن لەگەڵ یەکتر ئاتوان بگەنە نەتیجەیەکی باش بەڵێ پێشتر لەگەڵ یەکە ڕاستگۆ نەبوون بەڕای تۆ هەر ڕاستگۆ بوون بەڵامیتر ئەوەیە بڵێن هەرەکی شتێکیوێ هەرێکی داوای شتێکەکە بۆ پۆست بێ بۆ خۆی بۆ شتێک بێت وڵی ئەگەر بیانەوێ ئاسانە ئەگەر بیانەوێ ئاسانە ئەو پارەی نەوتە تەسلیمی بەغایکەن و بەغا پارێنێری و خەڵک مشکلی نامین پێت وایە بەغدا ڕاستگۆ بێ لەگەڵ هەرێمی کوردستانە هەر ڕاستگۆ بوو ئەگەر ڕاستگۆ نەبووە ئەم ساڵە بەبێن نەوت ئەمان نەوتەکەش ڕادەست ناکەن ئەو پارێنێری من وەکو شخصێک پێم خۆش نییە پارە بنێری حەزەکەم نەینێری غەدراوە غەدرێکی گەورەی ئەمە لە بەغایەکەی بەغا خۆی لە قەیرانە بەغا خەڵک بێ ئیش و کارە جگە لە معاشخۆرەکانی ئەو پارە بۆچی بنێرێ بۆ ئێمە بەڕای تۆ ئێستا ئەم وەزا بەچی چارەسەرەبێ وڵا بە فەزڵی خوا بە کەرەمی خوا چون ئەگەر دوو کەس بەیەکۆ بێ و لەگەڵ یەکە ڕاستکەن خواسی ئەمە لە بینیانە بەس ئیمڕۆ هەرێکە بخۆیت دوایە ئێستا ئەمانەی ئێرە هەرێمی کوردستان و بەغداش ڕاز ناکەن لەگەڵ یەکترا من باسی درۆ و ڕاستیان ناکەم من ئەوە ئەڵێم بەغا من لادا بۆ ئەمانش لە حکوومەتێکی سەر بۆ خۆ نۆت فرۆشتن من نادەن بۆ بەخ وڵای چارەسەر داوا بکەین خوا ئەسڵحەم بکەین ئارەوەڵا کە تو هاتی بەڵێنەداوە دەنگدەران بەڵێنەکەی خۆت و نەبردە سەر هەر حەز ڕوون نەکەیت ئەم شارەکەت چون بەڵێنەداوە جێبەجێ بکەیت ڕازگۆنین لە دانوستانە ئێستا بەڕێت من پێتەڵێ مزم لە سانەوە پێنجان ڕاز ناکەن لەگەڵ ئەم خەڵکا پێنج ڕاز ئەکا ئەویشیان شاردەسە و ناڵم دەرکەوی وڵای ئەبێ سیاسەتێکی حەکیمانە بەکاربێن لەم زروفە ئەبێ باڵان سڕاک بگرن لە بینی ئەم دەوڵەتانی کە بە چواردەوری خۆمانن ینی شێوازێک سیاست بکەن کە بڵێ نەشیش بسیتێنە کەباب هەر چوار لە خۆیان ڕازی بکەن بۆی ئەم مۆزاعەوە ئەم نیە بڕات پێویستە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پشت و پەنای یەکتری بگرن بۆ ئەوەی لە دەرەوە سەنگ و هەیبەت و کورسایی خۆیان هەبێ ئەبێ ئەو خاڵ و امتیازانەی کە پێویستە بۆ کوردستان هەبێ ئەبێ ئەو ڕەچاوی ئەوە بکەن پێشووتر یەگرتوونە بوون بۆی کێشە وڵی بووە بەس بۆ کاڵ بووە تۆ سیقە پێکەلاو نین لە ناو یەکتریە یەکتریان سیقە نی پێ پشتگوێ یەکتریەکە نانی کەسیان و خۆیان و برا گەورەی یەکتری دانانێ ینی ئەبێ گەورەکە بۆ خۆی هەڵسەنگاندنی بکە بەرامبەری
ئەم کوردستانی خۆمانە هەبێ ئەم خاڵانە کە تەرحیەکە گفتوگۆی لەسەر بکرێ ئەبێ پێشنیاری بکرێ ئەم کام خاڵە زەعیفە بە کوردستان مەحاولە بکەن زیاییکەن مەحاولە بکەن بە قەوەتیکەن لە 2020 بۆ بودجەی 2019 ئەبێ خاڵەکان زیاد بکەن بتوانن ڕێژەی ئەو ئیمتیازانی بە کوردستانە زیاتری بکەن ئینشاڵڵا شەڕە بەس ڕەحمی خۆیان ئێمە نەگرتووە دوای خەڵک لە ڕاستی خەڵکێم هەرێمەش خۆی باشە خودی خۆی باش ینی سیاسەتی ئەوان نییە من نەقڵم نایە ئەی وەڵای ئەمە 20 چەند ساڵە من ئەیبینم شتێک نابینم شتێکی باش نابین بەڵام زۆر جار شانازی بە ئەمنیەتی ناوهەرێمی کوردستانەوە خۆشە منش ئەڵێم ئەمنیەت هەیە تا حەدێ بەڵام زۆرینەی باشی ئەمنیەتەکە کاریگەری باشی خەڵکەکەی یعنی من ئەگەر لێرا شتێکی ناشرین ببینم یەکسەر وەزعێک ئاگدارەکە ئەگەر کەسێکی غەریب ئەگەر شێوازێکی نامۆ ئەگەر شتێکی ناشرین بێ یعنی شتێک بێکە بۆ هەمووی خراپ بێ چاکە منم خەڵکە زۆر بە باشەزە بەڵام بەرپرسەکان زۆر ئازیەتی خەڵکەدن ئازیەتی ڕۆحیەدەن ئازیەتی هەموو شێوازە ئازیەتێکەوەی ئەم خەڵکیاندا چارەسەری ئەم وەزای هەرێمی کوردستان کە ئالۆزی چواردەوری داوە وەڕای تۆ چارەسەر چێ تاوکو خۆی پارێزە لە پریشکی ئاگری ئەم شەڕانە و بەشە بودجەی خۆشی حاصل کرد بەڕای من یەکگرتنی هەموو کیانە سیاسەکان بە یەکۆ هەوڵ و تەقەلای خۆیان بدەن بۆ ئەوەی کوردستان پارێزن بۆ ئەوی ڕێکەوتن بکەن لەگەڵ بەغدا ئەو مەرجانەی کە دایناوە بەغدا لە بەرژەوەندی گەلی کوردیشایە پێ دوایە پێشووتر هەر کێشەی ناو حیزبەکان بۆ وای کردووە کە ئاوا بەشە بودجەی هەرێمی کوردستان بۆ بڕدرێ هەر کێشەی ناوخۆیە کێشەی ناوخۆیە ئەو لە ڕقی ئەوە لە ڕقی ئەو تێکێدەن وای لەکە زۆر سپاس کاکە مامنون سەلامەنی وەکو بینین هەرێمی کوردستان چواردەوری هەمووی ئالۆزیە ئێرانە خۆپیشاندانیتایە سووریایە بەغدایە چۆن هەرێمی کوردستانی ینی بەرپرسەکان چۆن هەرێم بپارێزن کە تووشی کێشە نەبێ و خەڵکیش موچەیەکی ئاسایی ئەسڵی مەطلب ئێستا ئێمە ئەگەر لەم دقەیە لەگەڵ بەغایە ڕێنەکەوین ئێرانە ئاژاویتە تورکیا ئاژاویتە سووریا ئاژاویتە چواردەورمان گیراوە بێت و بەغاشمان لێ بشێوێ ئیترۆ بێ بەناومێدیەک بۆ میلەت میلەتیش بە بێدەنگدانانیشە میلەت شارە مێلورەیە کە ئازڵکە کۆبوونەوەی زەحمەتە چارەسەر ئەوەیە ڕێکەوتن شەرتە ڕێکەون بەیەکەوە من یەکێکم بۆ خۆم چەند ساڵە ئالم شارانەیە مزاراکرێ ئەم سەرکەم پێکەنینم بە وەزعەت کە برام گیراوە لە 3 ساڵ لەسەر سیاست 3 ساڵ گرتیان کوشتیان بڕیان خۆم 5 ساڵ سجن کرام لە زمانی سەدامییان بۆی نەکردی داوای شتێکیشان لێ ناکرد ڕێکەوتن بکەن بۆی پارێزراوە ڕێکەوتن ئەساسی هەرێمیەتی ڕێ بکەوێت لەگەڵ حکوومەتی بەغایە ئەم ئالۆزانەش ڕوو لە کەس ناکە بەڵێ ئێمە دراوسەکانمان هەمووی ئالۆزی تێکەوتووە ئێمە بێ بە فکری خۆمانەوە بین عاقڵ نەبین ناکرێت وڵی ئەم حیزبەکان لەشەوەی کۆبنێ بکەن کۆبنێکی باش بکەن لەبەر چواردەمان گشتی ئاگرە ئێستا ئێشە یەک خیتابیان بوێ یەک هەڵوێز بوون دوای ئەتوان ئەوە بکەن تۆ ناتوان هەموو شتێکری هەموو شتێک خۆ دەستی خۆیانە ئاسانە هەموو شتێکواری بکەن و دەستی خۆیان ئاسانی بکەن وڵی ئەمنیەتی ئەم وڵاتی خۆمانە یعنی هیچ بەدەست ئەمانە نییە یعنی تابی پارێزن چونکە ینی ئەم وڵاتە وڵی نازانم ینی شانازی بۆکەن کە ئەمنێتی هەرێمی کوردستان شانازێکی نییە چونکە ئەمە شتێکە ینی ئاشی نەزانەوە خۆی گێڕێ ئەگینا وەڵام وڵاتی خۆمانەوە بەدەستی قەزاوقەدەرە و کەسیش نازانێت دوای سعاتی 2 ساعتە 2 ڕۆژیتە چی ڕوەدا چونکە ئەم وڵاتە نازانی چۆن ئەوەسە وەکو ڕۆژاوەمان بینی ئەوەسە لەولاوەستا ڕۆژهڵاتیش هەیە ئەوە باکوور خەریکەتەیەکەوێ ئەیتر وایە تر نازانی چی ڕوەدا پارەکەش کەرکووکمان بینی چۆن بوو خوانە خواسە ڕوبەڕووی شتێکی لەو بابەتە ببینەوە ئینشاءڵڵا کە ڕوونادا چارەسەری هەیە وەزاکە نەوەڵڵ ئەم سیاست مەدارانە ئێستا بیکەن هیچ چارەسەری نابینین ئەرەوەڵا وەزاکە ئاوایە و کەسیش نازانێت چکە لەوە پێشتەکانمان بینیوە ئەوە کەرکووکمان بینیوە ڕۆژ ئەوەمان بینیوە و نازانی چۆنیش ڕوەدا نازانی بەین دووبانی قەدەری ئەمەش بەرەکیوەچی چکە بەدەست ئەمان نییە بەدەست ئەمانیش بێ وەڵا خراپتریشەکەن چکە بینیمان کە کەرکووکیان چۆن فرۆشت ڕۆژ ئاوا هەر چۆن فرۆشتا گشت یەر ئاوای جا ئەوان چۆن بانەکە فەقیرە تورکیا دژمنتە سووریا دژمنتە ئێرانە دژمنتە عێراقە دژمنتە ئەوان فەقیرە چی بکەن ینی بە چ زمانی قسەیان لەگەڵکەن هەرچۆیان لەگەڵیان هەر بەر بە خراپە یە بەسەریانە
وڵی چارەسەرەوەی بەشمە خۆی گەورە خۆیان مۆچ چاکە بۆ هەموو خەڵکیێک ئێستا هەرێمی کوردستان لە شوێنەکایە چواردەوری وڵاتانی زلهێزە و ئاڵۆزیشە بەڕای تۆ چۆن خۆیان پارێزن کە هەرێمی کوردستان ئەمنێتی تێک نەچێ و بژێوی خەڵکیش دابین بکەن ئەبێ یەک بگرن و ئەوێ پشتیان هەموو کورد یەکوی یەکگرتت دوێ بەڵێ یەکگرتویان نەوێ تیاچنی ئەفۆتێ ئەبێ هەموو کورد یەک بگری نەکارێکیان وە جیا بۆ خۆی ڕاکێشەوە ئەمیاوەلا ئەمان پێویستیان بە هەرێمی کوردستانیە ئەوان پێویستیان بەس بە نەوتەکەیە ئەم شتانە بزن بۆ خۆیان یان ڕەوانەکەن بۆ وڵاتەکان پارەکان وەرگن ئیتر گویان لە خەڵک نییە ئەفەوتێ ئەمێنێ نامێنێ ئەوە هیچ باکیان لە خەڵک نی پێت وایە ڕاز ناکەن لەگەڵ خەڵک ناوەڵا درۆکەن حیج ڕازیان لێ ئەمان 30 ساڵە حیجان بۆ خەڵک گردووە داسە بیکەن بە کۆبوونوێ بەخوا حیز ناکەم برا زۆر سپاس کاکە مەمنونم ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی ناحەی زەڕایان بوو هاوڵاتیان بەگشتی زۆر ئومێدیان بە وەفدەکان نییە بەڵام ئەڵێن هیوادارین یان داوا لە خواکەین کە بتوان ئەو نەتیجانە ئەو کۆبوونەوەی کە یکەن بە جۆرێک بێت کە بە قازانجی خەڵک تەواو بێ بە ڕازگویانە لەگەڵ خەڵکە چیان دەستکەوت لە کۆبوونەوەکان بە خەڵکی بڵێن تاوەکو متمانە بۆ خەڵک بگەڕێتەوە کە متوانە بە بەرپرسەکان بکەن بە جۆرێک سیاست بکەن کە هەرێمی کوردستان جارێکی تر نەچێتەوە ناو قەیران و بژێوی خەڵک و موچەی خەڵک بە ئاسانی دابین بکرێت و هەرێمی کوردستانیش سەلامەت بێ لەو ئاڵۆزیانەی کە لە چواردەوری هەیە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ